ڕێزاری کاک سەرکەوت بسم الله جەماعەت دەست پێ دەکەین ئەو شۆ ئینشاءالله بێکەوە وەکوی دەبینن کە دەچنە ئیمتحانیش بەو شێوازە دەچن لە ئیمتحانی دادەنیشن کۆمپیوتەرێک لە پێشتانە دادەگرن پرسیارەکانتان دێتە پێش ئەوە یەکەم پرسیارە کاتەکە لێرە دەڕواتن 45 دقەمان هەیە ئۆکەی 45 دقەمان هەیە بۆ 30 پرسیاری کە جوابی بدەینەوە ئێستا وادای بنێن کە ئەمە ئیمتحانەکی ڕسمی دەکەین دەچی لە تووفی ئیمتحانی دەکەی ناوی خوای لێدەینین با بڕۆینە دوێ پرسیاری یەکەم Wann ist das Überholen verboten? کەینێ پێشکەوتنەوە مەمنوعە ئەنگۆش دەتوانن بەڵێ ئەنگۆش دەتوانن ڕای خۆتان بنووسن لە کۆمێت دەتوانن بەشدار بن بەڵام ئەمن هەر شەرحیاتی دەکەم بۆ ئەو خوشکبرانەی کەوا تێناگەن ئۆکەی کەینێ پێشکەوتنەوە مەمنوعە یەکەم Wenn Sie nicht wesentlich schneller fahren können als der zu überholende کاتێک کە ئەمن بمەوێ بە پێشەت بکەمەوە بەڵام ناشتوانم خێراتر لە سیارەکەی تو بڕۆم لەو حاڵتەیدا بەڵێ مەمنوعە پێشکەوتنەوە ئۆکەی ئەهلا وسهلا ئالیا بەخێر بێن Wenn die Verkehrslage unklar ist کاتەکە دۆخی هاتچۆ ناڕوونە پێشکەوتنەوە مەمنوعە تەواوە Wenn Sie nicht die gesamte Überholstrecke überblicken کاتێکەوە نەتوانی پێشە خۆت بەباشی لێ دیار نەبیتن لەو حاڵتەیدا بەڵێ لێرەشدا مەمنوعە بە پێشکەوتنەوە بۆیە هەرسێکی بەڕاست دەزانین چین سەر پرسیاری دواتر ڤیدیۆیەکمان بۆ هات لە ڤیدیۆی تۆزە مشکیلەمان دەبیتن ئەویش مۆبایلەکانتان خوارکەن باشە جەماعەت مۆبایلەکانتان بەو شازە خوارکەن بۆی بیبینن بە جوانی بیبینن چکە مۆبایلم لەسەر شەحنی دانەیە ئەوە لە ناو شارینە خێراییمان تقریبان 45 کیلۆمتر لە کاتژمێرێکدایە ئۆکەی دیتان ئۆتۆمبیلێک لە دواوە دێت بە پێشمان دەکەویتەوە بەو شازە ئۆتۆمبیلێک لە دواوە دێت بە پێشمان دەکەویتەوە دیقەت بدەن ئەوە دەرچوو لەو حاڵتەیدا ئۆتۆمبیلی بەرامبەریش دێتن لەو حاڵتەی ئۆتۆمبیلی بەرامبەریش وهات کەواتە چ دەکەین هاچینە سەر پرسیار و وەڵامەکان لە ئیمتحاندا تا 5 جار لە بۆ تێ تەمەشای ڤیدیۆکەی بکەی بەڵام پێویستمان پێ نییە ئەمە دووجار تەمەشامان کرد لە بەرەنگۆ عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا الله بەخێر بێ براجیان جەماعەت لایکی شاشە بکەن یاڵا لایک بکەن شەیری لایڤەکەی بکەن سوپاسان دەکەم بۆی زیاتر خەڵک سوودمەند بیتن Wie verhalten Sie sich jetzt richtig ئەرێ ئێستا چۆن بە شێوازێکی گونجاو هەڵس و کەوت دەکەین یەکەمیان دەڵێن Ich verringere die Geschwindigkeit خێرایی خۆم کەم دەکەمەوە بەڵێ دەبێت خێرایم کەمکەمەوە ئەگەرنا حاڵەتەکە زۆر مەترسیدارە Ich fahre nach rechts auf dem Parkstreifen ئەمن دەچم خۆم لا دەدەمە سەر دەسە ڕاستی ئەو پارکسترایفن ئەو شوێنێکە سیارەکە و ماتۆڕەکە لێ ڕاوەستاون نەخێر سێەمیان Ich behalte die Geschwindigkeit bei ئەو خێرایی کە هەمە لەسەر ئەو خێرایی بەردەوام دەبم کەواتە عەفوەن ئەوە غەڵەتە ئەوەشیان غەڵەتە Ich behalte die Geschwindigkeit bei ناتوانی بۆ چکە عەکسی وەڵامی یەکەمە بۆیە بەس وەڵامی یەکەم ڕاستە ئۆکەی کەوایە تەرکی زۆر گرنگە بەس وەڵامی یەکەم لێرەدا ڕاستە جەماعەت پرسیاری دواتر Mit welchem Verhalten müssen Sie an solche Haltestellen rechnen ئەرێ لەو جۆرە وێزگانە ئەمە حیساب بۆ چه هەڵس و کەوتەشی دەکەین یەکەم Fußgänger rennen über die Fahrbahn zu Haltestelleninsel کەسانی پیادە بەغاردان لە جادەکەی دەپەڕنەوە بەسەر جادەکەیدا دەڕۆن بۆچێ بۆ ئەوەی کەوا بگەن بە شتخاسمبانی بۆی بەجێی نێڵیتن تەواوە جەماعەت پرسیارەکان جواب نادەمەوە لە کاتی شەرحیاتی چکە لایڤ وا ڕیکۆرد دەڕواتن تکایە گەرویستان بەشدار بن دەتوان بەشدار بن ڕێیتان وەردەگرێتن تەمەشای ڕێیەکانتان دەکەم بەڵام پرسیار دوای ئیمتحانەکەی جواب دەدەمەوە ئۆکەی یەڵا یەکەم گوتمان ڕاستە Fußgänger verlassen die Haltestelle-Insel unachtsam کەسانی پیادە وێزگەکەی بەبێ ئاگایی بەجێ دەڵن کابرا پەلەیتی لە بۆ ماڵێ دادەبەزیت و لە زاری دەپەڕتەوە کەواتە ڕێی تێدەچی تەواوە Fußgänger warten bis die Fahrbahn frei ist ئەوە حیساب بۆ دەکەین کە کەسانی پیادە ڕادەوەسنە تاوەکو جادەکە چۆڵ ببیتن نەخێر کەواتە بەس یەکەم و دووەمی ڕاستە پرسیاری دواتر Wozu können bereits geringe Mengen Alkohol führen تەنانەت بڕێکی کەمی کحولیش بەرەو چمان دەباتن یەکەم zu riskante Fahrweise بۆی کەوا بە شێوازێکی زۆر مەترسیدار سیارە لێ بخوری ئینسان ڕاستە دووەم zu einem Nachlassen der Höhe und Sehleistung توانای بینین و توانای بیستنی
درەنگ دەکاتن خراپ دەکات دەستان خۆش بیتن بەخێر بێن جەماعەت هاوە بیشتاندن پیرۆزت بی برا بەڕێزەکەم Zufälliger Reaktion و توانای کاردانەوەشت درەنگ دەکەویتن ئەوەش نەختایلە ئەوەشیان زەرمەندی تێدا بۆیە تەنانەت بڕێکی کەمی کحول تەسیراتی لەسەر ئەو سێشتش ینی ئەو سێ تەسیراتەمان بۆ دروستەکات هەرسێکی ڕاستە پرسیاری دواتر ڤیددیۆکی ترمان بۆ سبحان الله و دوم ڤیددیۆ زانی دیقەتی ڤیددیۆکەی بدەن چمان هەیە لێرەدا تا ئێستا حاڵەتەکە ئاساییە پێش دەکەینەوە بۆ دەسەڵاتی خۆمان چ دەبینین ئەوەتە پاسکلە کوادێتن کەواتە پاسکلەکەی دەبێ ئەی زندەین وایە بۆیە دووبارەی دەکەمەوە بۆی بە جوانی بیبینن دیقەت بدەن لێرە ئەوەتە پاسکلەکە ئیشارەتی پێ دەکەین دەچین بۆ دەسەڕاست پێش دەکەینەوە بۆ دەسەڕاستی خۆمان لەو حاڵەتەیدا پێشەوەی پێچ بکەینەوە wir müssen den Radfahrer durchfahren lassen دەبێت پاسکسوارەکە ئیزم دەین zur Aufgabenstellung worauf müssen Sie hier beim Rechtsabbiegen achten کاتێکەوە ئێستا ئەمە پێچ دەکەینەوە بۆ دەسەڕاستی خۆمان دەبێت ئاگاداری چ بین گوتمانتە auf das Motorrad ماتۆڕەکە نەخێر ماتۆڕەکە پارچی کردیا auf den Gegenverkehr ئۆتۆمبیلی بەرامبەر نەخێر بەڵکو auf den Radfahrer وەسەلام ئەوە وەڵام ڕاستەکە پرسیاری دواتر Wo müssen Sie besonders mit starker Fahrbahnverschmutzung und Rutschgefahr rechnen? لەکوێ بەتایبەت دەبێت حیساب بۆ ئەوەی بکەین کە جادە پیسە و مەترسی خلیسکانیشی لەسەرە جەماعەت لایکی شاشە ناڕوات ناکرێ ئەوها جەماعەت لایکی شاشەمان بۆ بکەن سپاسان دەکەین یەڵا لایڤەکەی شێر بکەن بۆی زۆرترین کەس سوودمەند بیتن بینە سەر وەڵامەکان یەکەم An Einmündungen von Feldwegen لەکوێ لەو ڕێگا لاوەکیانەی کەوا ڕێگایەکی خۆڵە دێت داخلی سەر جادەیشکە دەبتەوە ئەو سێ ڕیانانە کەوا ڕێگا خۆڵەکە داخلی جادەیشکە دەبتەوە بەڵێ ڕێتێدەچیت ئەنباوشتێلن لەو شوێنانەی کە جادە تامیل دەکرێتەوە بەڵێ ڕێتێدەچیت سێیەمیان ئەن ئینەشتێدیشن کۆیتونگن لەکوێ لەو چوار ڕیانانەی کەوا لە ناو شادانە نەخێر غەڵەتە ئەوەیان بۆیە بەس وەڵامی یەکەم و دووەمی ڕاستە پرسیاری دواترمان هەیە Wie verhalten Sie sich, wenn ein Bus an einer Haltestelle hält und Warnblinklicht eingeschaltet ist? چۆن هەڵسکەوت دەکەین کاتێک پاسێک لە وێزگەی ڕاوەستایە و چوار فلاشیشی چ کردیە هەڵکردیە یەکەم Beim Vorbeifahren durch ausreichendem Abstand eine Gefährdung von Fahrgästen ausschließen. سپاسان دەکەم دەستان خۆش بێ کاتێکەوە تێپەڕ دەبی لێی مەسافەیەک بینەشی چاچی دەدەیە بۆ ئەوەیکەوە مەترسی لەسەر کەسانی پیادە دروست نەکەی وەسەلام یەکەم تەواوە دووەم nur mit Schrittgeschwindigkeit weiterfahren nötigenfalls anhalten بە خێرایی پێشنیارکرا و تێپەڕ دەبین لە حاڵەتی پێویستیدا دەبێت بۆستین تەواوە ئەوە دووەمیش ڕاستە سێمیان warten wenn Fahrgäste behindert werden könnten ڕادۆستنی ئەگەر بێت و ڕێگری لە کەسانی پیادە بکەین ئاگادارم 5 پونکتی لەسەرە ئۆکەی ڕێزاری کاکە ئارینا ئاسایە براجان جەڕە سلینێدا چکە خسیتمە سەر ئەوەی بێتە نیشتوان باشە هەرسێک وەڵام ڕاست بوون دەچینە سەر پرسیاری دواتر Sie fahren auf einer Straße mit 2 Fahrstreifen in eine Richtung auf dem linken Fahrstreifen. ئەمن لەسەر ڕێگایەکی دەڕۆم دوو سایدی هەیە بۆ هەر ئاراسەیەک دوو سایدی هەیە ئەم لە چیان سایدیمە لە دەستە چەپیمە بەڵام vor einem ca. 30 Meter entfernten Fußgängerüberweg hält auf dem rechten Fahrstreifen ein LKW ein. واتەچێ بەڵام لە دووری نزیکەی 30 مەتر لە پێشەخۆت ڕێگایکی پیادە هەیە و لە سەر سایدی دەسەڕاست چێ ڕاوەستایە LKW ڕاوەستای لە پێش ڕێگا پیادەکەی Wie verhalten Sie sich چۆن بە شێوازێکی گونجاو هەڵسکۆت دەکەین یەکەم Ich gebe Warnzeichen und fahre am LKW vorbei ئەمە چ دەکەم لێرەدا ئاگاداریان LKWەکەی ئاگدار دەکەمەوە هێمای ئاگدارکردنەوە دا هۆڕنە فولایەتە و لێشی تێپەڕ دەبم نەخێر پێویست ناکە Ich fahre mit mäßiger Geschwindigkeit heran بە خێرایەکی کەم چکە نازانم ئایا نەفەری زیندەدا ئایا چیە مەسەلە کەواتە بە خێرایەکی کەم تێپەڕ دەبم تەواوە Ich fahre zügig weiter بە پەلەپەل تێپەڕ دەبم ئەوە هەر نابیت بۆیە بەس وەڵامی دووەم لێرەدا ڕاستە پرسیاری دواتر ڤیددیۆکی ترمان هەیە
تەماشای ئەو ڤیدیۆش بکەن. جەماعەت لایکی شاشە با بڕواتن، سپاسان دەکەم. یەڵا لایکەن. لێرەدا دووبارە لە ناو شارین. ئۆکەی پێش دەکەینەوە بۆ دەستە چەپی خۆمان. ئەو ئۆتۆمبیلە لە ناو لایڤەکەی لە ناو ڤیدیۆکەی هێشتا تێپەڕ نەبوو، کەواتە ئەو ئۆتۆمبیلە ڕێگرە. ئەوە زانیمان ئەو ئێلکاڤیە ڕێگرە بۆی کەوا پێش بکەینەوە دەبێت بوەستی، دەبێت حاڵەتەی کەشمان هەبیتن دیقەت بدەنەوە. پێش دەکەینەوە بۆ دەستە چەپی خۆمان چاوەڕێ دەکەین ئەو ئێلکاڤیە. ماتۆڕەکەش لە دوای ماتۆڕەکەش حیسابی بۆ دەکەین. باشە چکە عادەتیان ماتۆر جوان لێ ناخوڕیت. پرسیارەکەم پازدا zu Aufgabenstellung. Warum müssen Sie in dieser Situation mit dem Abbiegen warten? لەبەرچ لەو حاڵتەیدا کاتێک کەوا پێش دەکەیەوە بۆ دەستە چەپی خۆت دەبێت بوەستین. گوتمان چێ لە وێنەکەش دیارە وێگن دەست ئێلکاڤیەکەشتا تێپەڕ نەبووە لە ناو ڤیدیۆکەی، کەواتە ئێلکاڤیەکە تەواوە. وێگن دەست فوسگەنگە کەسە پیادەکەوەتە لێرەیە لەسەر شۆسەی دەسە ڕاستە، هیچ عێلاقێ بەمەوە نییە. سێمیان وێگن دەست مۆتۆغات لەبەر ماتۆڕەکەیە، کەواتە یەکەم و سێمی تەواوە. ئۆکەی بچینە سەر پرسیاری دواتر. بۆیە وا بەپە لە شەرعی دەکەم چکە نامەوێتن ئەو ڕیکۆردەی کە دەیکەم زۆر دوور و درێژ بیت لە بۆ یوتیوبی. جەماعەت لایکی شاشە با بڕواتن، ناکرێت لایک بەو خاویەی بڕوات. باشە لایکی شاشە با بڕوات زۆرترین کەس سوودمەند بیت. پرسیاری دواتر لە پرسیاری دێمین. Sie wollen während des Führens ein Fahrzeug telefonieren. Was ist zu beachten? ئەتوو سیارەی لێ دەخوڕی، لە کاتی لێخوڕینی سیارەی دەتەوێت تەلەفۆنی بکەی، کەواتە ئاگاداری چ دەبی؟ یەکەم die Bedienung des Telefon kann mich ablenken. بەکارهێنانی مۆبایلی دەکرێت سەرقاڵم بکات، تەواوە ئاگادار بە. دووەم das Gespräch kann mich ablenken. گفتوگۆکردنەکەش قسەکردنەکەش چ دەبکاتن سەرقاڵم دەکە، ئەوەش تەواو. سپاسەکەم کاکسیزەر دەستەکان خۆش بێ. سێم das Telefonieren mit einer Freisprecheinrichtung lenkt mich nicht ab. Freisprecheinrichtung چیە؟ سەرەتا بە ئەوەتان پێ بڵێم دەردانی سەوتە بۆ دەرەوە، بۆ نمونە بە بلوتوزە دەدەێم سیارەی بە ئیتفۆنە بە سەماعە خارجیە دەڵێ دەردانی سەوتی لەو حاڵتەیدا سەرقاڵم ناکاتن، نەخێر غەڵەتە. بۆیە بەس یەکەم و دووەمی ڕاستە. ئۆکەی یەکەم و دووەمی ڕاستە. زۆر ئاگادار بن زانیاریەک کەسانەکەن دەرێ کاکە وڵی ئەمن ئەو پرسیارە خۆ دەمزانی بەس نازانم لەو بغەڵەت بوو. چ دەکاتن کلیشی ئەلێرە دەکات، لە کاتی ئیمتحانی کلیشی ئەلێرە دەکەیان ئەلێرە دەکات نەکەن، تەنها دەبێت کلیکی لەسەر ئێرە بکەن، لەسەر ئێرە نەکەن حیساب نابیتن. ئۆکەی زۆر لێیدا وەربنەوە. عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا خوشکە بەڕێزەکەم بەخێر بێ. سپاس جەماعەت دەستان خۆش بیتن. بچینە سەر پرسیاری دواتر. Ein Polizeibeamter regelt auf einer Kreuzung den Verkehr, obwohl die Ampeln in Betrieb sind. Spaß Kakenso. Was gilt? Polizeibeamter چێە؟ کەسێک پۆلیسە مروری خۆمانی کوردستان ئۆکەی لە چوارڕیانەکی ڕاوەستایە ترافیک سەرەڕای ئەوەی کە ترافیک ئیش دەکاتن، سەرەڕای ئەوەی نووسرایە ئۆبڤۆل سەرەڕای ئەوەی کە ترافیک ئیش دەکات، بەڵام پۆلیسەکە ئاماژەی بەهاتسوی دەداتن. ئەرێ لێرە چ شتەکەیە؟ یەکەم die Zeichen des Polizeibeamten. گوتیتمان چێ سوڵتەی پۆلیسای لە هەمووی بەرزترە، کەواتە وەڵامی یەکەم ڕاستە. ئاماژەکانی پۆلیساکەی دی Vorfahrtregelnde Verkehrszeichen هێماکان ئەو هێمانەی کە ئەولەویەتی بە چێ دەدەن بە کامە ئاراسی دەدەن نەخێر بۆ چونکە ئەوە لەژێر دەسەڵاتی پۆلیسایدایە. دی Lichtzeichen der Ampel گڵۆپەکانی ترافیکی جا سوورە سەوزە نازانتە ئەوەش ناخوات. بزانن پۆلیسای ئەوجا ئەمپل سپاسان دەکەم ئەوجا ئەمپل ئەوجا Verkehrszeichen ئەوسا یاسای ڕاست بۆ چەم ئەفۆن ئەوە لودام کرد بەس یەکەمی ڕاستە. ئۆکەی بچینە سەر پرسیاری دواتر. Eine Person will die Fahrbahn auf dem Fußgängerüberweg überqueren. کەسێکی پیادە دەوێتن بەسەر ڕێگای پیادەدا لە زادەی پەڕتەوە. Wie verhalten Sie sich bei Zahmat? چۆن هەڵسکەوت دەکەی؟ یەکەم Ich überhole wartende Fahrzeuge mit besonderer Vorsicht. ئەو ئۆتۆمبیلانەشی کە ڕاوەساینە لە پێش ڕێگا پیادەکەی بە وریاییەوە تێپەڕ دەبم لێیان. گوتیتمان ئایا پێشکەوتنەوە مەمنوع نییە تا 5 مەتر لە پێش ڕێگا پیادەکەی بڵێ کەواتە یەکەم غەڵەت. دووەم Ich bereite mich auf das Anhalten vor. خۆم ئامادە دەکەم بۆ ڕاوەستان. Und ich überhole mich و بە پێشی ناکەمەوە. سپاسان دەکەم جەماعەت دەستان خۆش بی. دووەم و سێمی تەواوە. جەماعەت هەتاوەکو ئەو ئیمتحانە تەواو دەبیتن
حەزەکەم ڕیکۆردی بشتێنن لە لایکی سپاسان دەکەم شەرحیاتەکەی بۆ من لێ بگەڕێن وەڵامدانەوەکەش بۆم لێ بگەڕێن لایکی شاشە بکەن لایڤەکەی شێر بکەن زۆر سپاسان دەکەم یاڵا Zu welchem Zweck darf die Hupe innerorts benutzt werden? بۆ چ مەبەستە هۆڕن لێدان لە ناو شاردا دەتوانین بەکاری بێنین als Warnsignal وەکو ئاگادارکردنەوە بەڵێ لە بۆمان هەیە لە ناو شار و لە دەرەوەی شاردا als Rufzeichen وەکو ئاگادارکردنەوە بانگت دەکەم فلان چۆنی باشی لە کوردستانی خۆمان ئەو شتە نییە لێرە ئۆکەی نە لە ناو شار نە لە دەرەوەی شار مەمنوعە سێمیان als Überholsignal وەکو سیگنالی پێشکەوتنەوە ئاماژە بۆ پێشکەوتنەوە ئەوە تەنها لە دەرەوەی شار ڕێگە پێداوە نەک لە ناو شار ئەمە پرسیارەکە لە ناو شاردایە کەواتە بەس وەڵامی یەکەم ڕاستە پرسیاری دواتر Wo können Altöle, Schmierstoffe und Fahrzeugbatterien eine fachgerechten Entsorgung zugeführt werden? أتوروني سيارة غوريا گریمان لە گەراجی خۆت بۆ نمونە شمیێشتۆفە ئەو مادانەی کەوا چەوریان پێوەی بۆ نمونە فیلتەری ڕوند گۆڕیا فیلتەرەکە چی لێ دەکەی یاخود گریمان پاتری سیارەی کۆن بووە ئەو شتانە چ لێ دەکەی لەکوێ عیلاج دەکەی نەما ئینکافتت وێکشتێتن لەو شوێنانەی کەوا کۆمپانیان سەر بە ینی شەریکاتی سیارە ئەو شتانەیە یاخود فیتەر ڕاستە auf Wertstoffhöfen ئەوە بەشی ڕیسایکلینە ئەو شوێنەی کەشتەکان بەکاردێنەوە دووبارە ئەوەش تەواو ڕێجێ دەچی im Hausmüll لەکوێ لە زڤڵی ماڵێ ئەوەیە غەڵەتە باشە بەس یەکەم و دووەمی ڕاستە بچینە سەر پرسیاری دواتر وێنەیەکمان بۆ هاتیە welches Verhalten ist hier richtig بێزەحمەت کامە هەڵسکەوت لێرەدا ڕاستە ئەوەیەکە کە لە پرسیارە نوێیەکان لە یەکی چارەوە زیاد کرایە یەکەم Ich muss den roten PKW durchfahren lassen ئەم دەبێت سیارە سوورەکەی ئیزم بدەم نەخێر دووەم Ich muss den blauen PKW durchfahren lassen ئەم دەبێت سیارە شینەکە ئیزم بدەم تەواوە شینەکە ئیزم دەدەم بۆ چکات لەسەر هێڵە ڕەشە قەڵەوەکەیە جەماعەت ئەوە ئەبکنیکندە فۆفاشتراسەی پێدەگوترێ ئەبکنیکندە فۆفاشتراسە کەواتە بەڵێ سیارە شینەکە ئیزم دەدەم Ich muss an der Haltlinie anhalten تا سیارە شینەکە ئیزم دەدەم چ دەکەم لەسەر هێڵە سپیەکەی ڕادەوەستم بۆیە وەڵامی دووەم و سێمیتەوە بەڵام سیارە سوورەکەی ئیزن نادەی لە پێش سیارە سوورەکەی دەڕۆی بچینە سەر پرسیاری دواتر Sie kommen an eine Kreuzung an der Sie die Vorfahrtlage nicht gleich überblicken ئەمە دەینە سەر چوارڕیانەشی کە دۆخی هاچوچۆکەی ناتوانین یعنی بە ئاسانی ببینین چێ لەوێتیە و چێ نییە Wie verhalten Sie sich چۆن هەڵس و کەوت دەکەین nach der Regel rechts vor links fahren یەکسەر بڕیار دەدەی بە پێی یاسای ڕاست بۆ چە بڕۆی نەخێر warten ڕادەوەستین چاوەڕێ دەکەن beobachten چاودێریش دەکەین und sich gegebenenfalls mit dem anderen verständigen چ دەکەین لە یەکتری حاڵی دەبین چێ بزانم چێ ئەولەویەتیە چێ دەڕوات کەواتە بەس وەڵامی دووەم ڕاستە سێمیان als geradeausfahrer immer durchfahren وەکوی کە ڕاست و ڕاست بڕۆی حساب بۆ ئەو لاولای خۆت مەکە و یەکسەر بڕۆ غەڵەتە بەس وەڵامی دووەم تەواوە پرسیاری دواتر ئەو هێمایەمان هەیە Wer darf in eine so beschilderte Straße einfahren چێ لە بۆی هەیە داخلی ئەو جادەیە یەکەم Besucher der Bewohner چێ ئەو کەسانەی کەوا سەردانی بۆ نمونە ئەمن ماڵم لەوەیە ئەتو دەی سەردانی من دەکەی نووسرایەتە ئەلیگە فخای ئەلیگە ینی چ یعنی بیڤۆنە فخای و کەسانی کە لەوێ دەژین لە بۆیان هەیە داخل بن و ئەوانەشی سەردانی وانیش دەکەن بەڵێ و بیڤۆنەش ئەمنم کە لەوێ دەژین کەواتێکەکەم و دووەم ڕاستە فاتۆیک ئیم دووشگانگسفێکەیە مەبەستی چیە لێرەدا ئەم لە سفرێمە لەو حاڵتەی کە بەو فەرعیدا دەسم دەرێم ئەو فەرعی بەکادەینم بۆی بگەمە سەر ئەو جادە ئەو شتانە نەخێر بەس وەڵامی یەکەم و دووەمی ڕاستە پرسیاری دواتر جەماعەت بۆ لایک ناڕوان لایک بۆ ئەوەندە خاوە نازام یعنی ئەوەندە خۆم ماندی دەکەم ئەوەندە خۆم هیلاک دەکەم بۆ زۆر بە خاوی دەڕوات قورگم مشک بوو پرسیاری دواتر Was gilt
Bezüglich gelber Fahrbahnmarkierungen. Gelbe Fahrbahnmarkierungen sind هێڵە زەردەکانی سەرجادەینە. ئەرێ کەواتە دەربارەی ئەو هێڵە زەردانەی سەرجادەی چ شتێکمان هەیە؟ یەکەم gelbe Fahrbahnmarkierungen werden nur vorübergehend angebracht, zum Beispiel an Baustellen. Aha. ئەو هێڵکاریە زەردانە تەنها بۆ نمونە لە حاڵەتێکی کاتیدا بەکاردێنن نمونە هینایەوە بۆ باوشتێلێ کاتەکە زادە تعمیر دەکرێتەوە هێڵە سپیەکە باشە هێڵە سپیەکە مەفعولی نامینیتن لەو حاڵتانی کە زادا تعمیر دەکرێتەوە هێڵکاری زەرد کاتی دادەنێن ئەوە وەڵامەکە ڕاستە. دووەم gelbe Fahrbahnmarkierungen ersetzen die Gültigkeit weißer Fahrbahnmarkierungen. بەڵێ دەڵێن چێ هێڵە زەردەکان جێگرەوەی هێڵە سپیەکانن بۆ ماوەیەکی کاتی کەواتە شوێنگرەوەیانن ئەوە تەواوە. سێمیان gelten nur für Baustellenfahrzeugen. ئەوە تەنها بۆ چێە ئەو هێڵە زەردان تەنها بۆ ئەو کەسانن کەوا ئۆتۆمبیلی باوشتێلیان پێ ئەو ئۆتۆمبیلانێکە کە توزانم ئەمەلە یان ئەو کەسانە بەکاری دەینن کە لەوێ ئیش دەکەن نەخێر. یەکەم و دووەمی ڕاستە. بچینە سەر پرسیاری دواتر. پرسیاری 19. Worauf weist dieses Verkehrszeichen hin? ئەرێ ئەو هێمای هاتوویە ئاماژە بە چ دەکات؟ یەکەم Ich darf nicht schneller als 60 km/h fahren. بەڵێ ڕێگە پێدراو نیم زیاتر لە 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لێ بخڕم. تەواو خەتی سۆری لەبینە. دووەم Die Geschwindigkeit von 60 km/h ist in jedem Fall unbedinglich. خێرایی 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا هەموو کات بێ زەرەر و زیانە نەخێر. سێیەمیان Die empfohlene Mindestgeschwindigkeit beträgt 60 km/h in einer Stunde. ئەو خێرایی کە پێشنیار کراوە 6 کیلۆمەتر کەمترین خێرایی کە پێشنیار کراوە 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە غەڵەتە بەس وەڵامی یەکەم تەواوە. کاکە لایکەن جەماعەت لایکی شاشە با بڕواتن سپاسان دەکەم خوشک و برای زیاتر هەن کەوا پێویستیان بەو شەرحیاتەیە پێویستیان بەوەیەکەوە گوێ بگرن لایڤەکەیان پێ نەگەیشتیە دەنجی مەیان پێ نەگەیشتیە بە لایکەکانی گۆ ئەکتیڤەکە کە بەرز دەبیتن خوشک و برای زیاتر فەرمو تا ئێستا چەند کەس فۆلۆیان کردینە ئەوە کەسانی کە تازە داخلی ناو لایڤەکەی بووینە کەواتە سپاسان دەکەم لایکی شاشە بکەن با بڕۆینە دوێ. پرسیاری دواتر Worauf weist dieses Verkehrszeichen hin? ئەو هێمای هاتوویە ئاماژە بە چ دەکات لەبەر چاومانە auf ein Durchfahrtverbot بەوەی کە مەمنوعە داخل بین لێرە auf eine Zollstelle لێرەدا شوێنی پۆلیسی گومرگیە. سێمیان auf eine mautpflichtige Straße mautpflichtige Straße تیا ئەوەیە کە ئەو کامێرانە کە دانراون بۆ نمونە بازی وەدەگرن ڕسمی سیارەکەی دەگرن ئۆتۆمبیلە گەورەکان دەگرن باز و خەرازی وەردەگرن. ئۆکەی بەس وەڵامی دووەم ڕاستە. ئۆکەی بەس وەڵامی دووەم ڕاستە. پرسیاری یەکەم یعنی 21 ئەوە کلاسە بیە گۆنشتوف 20 پرسیاری سەرەکیمان حەل کرد. ئێستا هاتینە سەر کلاسە بی کە 10 پرسیار پێ کاتیە. ئۆکەی Unter welchen Voraussetzungen kann ein aktiver Spurwechselassistent einen Fahrstreifenwechsel durchführen? زمان هەیە Spurwechselassistent ئەو سیستەمەیە کەوا سایدمان بۆ دەگۆڕیت ئەرێ لەژێر چ هەل و مەرجێکدا ئەو سیستەمە سایدەکمان بۆ دەگۆڕیتن بخۆیەوە. یەکەم Wenn der Assistent کاتێک سیستەمەکە eine ausreichende Lücke im Gegenverkehr erkannt hat. واتە چێ مەسافەیەک مەجالەکی لە سایدی بەرامبەرەوە ناسیەوە یاخود بۆ نمونە خیندەوە لەو حاڵەتی دەتوانین سایدت بۆ بگۆڕیت نەخێر سایدی بەرامبەر نۆ وچی گۆتەنی یەکەم غەڵەت. دووەم Wenn der Assistent keine Fahrzeuge im relevanten Sicherheitsbereich erkannt hat. کاتێک کە ئەو سیستەمە هیچ ئۆتۆمبیلێکی لە زیشایتسبڕایشی واتە ئەو ناوچەیە کە سانسۆرەکە دەخینتەوە لە دەوروبەری خۆی بۆ نمونە ئەمە دەمانێت بۆ دەسە سایدی بگۆڕین یاخود دەسە ڕاستە ئەگەر بێت و هیچ ئۆتۆمبیلێک نەبیتن لەو حاڵتەی بەڵێ سایدەکەت بۆ دەگۆڕیت. سێیەمیان eine ausreichend markierte Fahrbahn mit mehreren Fahrstreifen erkannt hat. ئەو جادێش دەبێتن زیاتر لە سایدێکی بیتن کەواتە دەبێت هێڵکاری بۆ کرابیت و سایدی جیاوازیشیە بیتن سایدی تریشە بیتن بۆی لەو حاڵتەی لە کاتەکە
سایدی تری خوێندەوە سایدەکەت بۆ دەگۆڕیتن دووەم و سێم لێرەدا ڕاستە بچین ڤای تێدا بگرین ڤیدیۆیەکی ترمان بۆ جەماعەت تەماشای ڤیدیۆش بکەین دووبارە لەناو شارداینە خێراییمان وا زیاد کرد ئۆکەی دەی جەماعەت لایکی شاشە بکەن سپاسان دەکەم بڕۆم بۆ 50,000 لایکی بیگەینە 50,000 لایکی سپاسان دەکەم جەماعەت یەڵا هیمەتکەن دووبارە تەمەشا دەکەینەوە بۆ ئەوەی کەوا بە جوانی بیبینن ئۆکەی لێرەدا خێراییمان بوو بە 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا ئۆکەی دیقەت بدەن ئێستا ئەو ئۆتۆمبیلە سایدی من دەبەزێنیتن دیقەت بدەن سایدی من دەبەزێنیتن کاتێککە دەمەوێت تێپەڕ بم لێی سایدی من دەبەزێنیتن با بچین بزانین چی ئەوەش یەکێکە لە پرسیارە نوێیەکان یەکێکە لە پرسیارە نوێیەکان Wie sollten Sie sich jetzt verhalten? ئێستا پێویستە چۆن هەڵسکۆت بکەیت Ich fahre zügig an dem gelben Fahrzeug vorbei بە پەلەپەل تێپەڕ دەبم لەکوێ لەو سیارە زەردەی نەخێر بۆ سایدی توی بەزاندیە کەواتە دووەم ئیشفێغینگێ مانیگەشتفینشکایت خێرایەکەمدا دەبەزێنم تەواوە خێرایەکەمدا دەبەزێنم سێم Ich bleibe zunächst hinter dem gelben Fahrzeug جارێ تەحەمل دەکەم کاکە لە دوو سیارە زەردەکەی دەمێنمەوە هەتاوەکو ینی لە سایدەکەی من دەردەچیتەوە کاتی تێپەڕ دەبم بۆیە دووەم و سێم لێرەدا وەڵامە ڕاستەکانن بچینە سەر پرسیاری تر ڤیدیۆشی ترمانەوە ئەوە چوارەمین ڤیدیۆیە ماشەڵڵا لەو ئیمتحانەی کە هەمان شانستان هەیە لاوانەیە بۆ 4-5 ڤیدیۆ بێتەوە لاوانەیە کەمتر بی لاوانەیە زیاترش بی دیقەت بدەن ئەوەش یەکێکە لە پرسیارە نوێیەکان ئەمە لەسەر ئاوتۆبانینە خێراییمان 120 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە ئێستا حتمما دەمانەوێت ئاوتۆبانی بەجێ بێڵین ئۆکەی دیقەت بدەنەوە مەش لەژێن کاتەکە ڤیدیۆکەتان بەو شێوازە دیت جوان دیقەتی ڤیدیۆکەی بدەن ئەمە لێرە سایدی دەسەڕاستمان گرتیە ئەوە بینشکەوە ئاوسفات وادێ ئەو علامەتانە ئاماژەمان پێ دەکەن کەوا دەرێ ئەوە دەمەترە 300 مەتری دیکە چ لێ دوورە ئاوسفات لێ دوورە Sie möchten die Autobahn an den nächsten Ausfahrt verlassen. لە دەرچەی داهاتوودا لە دەرچوونی داهاتوودا دەتەوێت ئاوتۆبانی بەجێبێڵ Wie verhalten Sie sich in dieser Situation richtig? لەو حاڵتەیدا چۆن بە شێوازێکی گونجاو هەڵسکەوت دەکەین یەکەم Ich beobachte den nachfolgenden Verkehr ئەمن چ دەکەم چاودێری ئۆتۆمبیلەکانی دواوەی خۆم دەکەم ئۆکەی هاتوچۆی دواوەی خۆم دووەم Ich beginne jetzt rechts zu blinken ئەمن ئێستا دەست پێ دەکەم ئیشارەتی بۆ دەسە ڕاست پێ بکەم بەڵێ ئەوە تەواوە سێمیان Ich bremse ab jetzt gleichmäßig auf 60 km/h ab ئەم لە ئێستاوە ئیستاپ لەسەر چ دەکەم لەسەر خێرایی یعنی خێرایەکەی خۆم دەکەم لە 120ەوە دێنمەوە 160 کیلۆمەتری نەخێر ئاگادار من لێرە ناکرێتن کەواتە بەڵێ ئەمن چاودێری هاتووەکەی دەکەم و هەروەها لە ئێستاوە ئیشارەتی پێ دەکەم لە ئێستاوە چ دەکەم ئیشارەتی پێ دەکەم کەینێ چویە سەر ئاوسفاتەکەی و کاتژێ خێرایەت کەم بکەیتەوە بچینە سەر پرسیاری دواتر جەماعەت یەڵا زۆرمان نەمایە تکاتان لێ دەکەم لایڤەکەی شەیر بکەن بیگەینە 50,000 لایکی زۆر سپاسان دەکەم دەی زۆرمان نەمایە بیگەینە 50,000 لایکی سپاسان دەکەم Wann sollten Sie trotz vorhandener Freisprecheinrichtung auf das Telefonieren verzichten? کەینێ پێویستە سەرەڕای ئەوەی کەوا بۆ نمونە دەتوانی بە ئیتفۆن قسەی بکەی دەتوانی سەوتەکەی بکەی سەماع خارجی لە ئەسنای تەلەفۆنی دەتوانی بۆ نمونە بدێ بلوتوزی بەڵام سەرڕای ئەو شتانەش دەبێت چاوپۆشی لە تەلەفۆنکردنی بکەین یەکەم Im komplizierten Verkehrssituation لە ئەو دۆخە هاتوانەی کەوا ئاڵۆزن ڕاستە دووەم wenn ich dadurch abgelenkt werde کاتێککە بەهۆی ئەو تەلەفۆنەوە سەرقاڵ دەبی بەڵێ bei schwierigen Gesprächen کاتێکەوە گفتوگۆیەکی زۆر توزانم قوڵت هەیە لەو حاڵتەشدا بەڵێ دەبێت چ بکەیت دەبێتن چاوپۆشی بکەیت هەرسێکی تەواوە پرسیاری دواتر Worauf weist dieses Verkehrszeichen hin? ئەرێ ئەو هێمای هاتووە ئاماژە بە چ دەکات یەکەم Auf eine Ladestation für Elektrofahrzeuge بۆی کەوا شوێنەکە ئۆتۆمبیلی کاربایی دەتوانین شان بکەین ڕەحمەت لێبی تەواوە دووەم Auf Explosionsgefahr an eine Tankstelle durch Elektrogeräte مەترسی ئەوەی هەیە کەوا بەهۆی ئەجهیزەی کارەباییەوە لەو بەنزیخانەی تەقینەوە ڕووداتن نەخێر Auf die Möglichkeit zum Aufladen von Mobiltelefonen لێرەدا
اختیاری ئەوەت هەیە کە مۆبایلەکەت لە شەحن دابنەی ئەو هێمایی وەیە نەخێر بەس وەڵامی یەکەم ڕاستە. پرسیاری 26 Wann sollten Sie Ihr Fahrrad unterbrechen? Keine پێویستە لێخوڕینەکەی خۆت بپچڕێنی. یەکەم Wenn ich einen im Fahrzeug heruntergefallenen Gegenstand aufheben möchte. بۆ نمونە شتەکە لێبەربوویتەوە موبایل لێبەربوویتەوە کەتیتە بەر پێیانت. لە کاتی لێخوڕیندا ئەو شتەی مەکە هەڵی بگریەوە. بەڵکو لەو حاڵتەیدا پێویستە لێخوڕینەکەت چ بکەی ڕابگری سیارێ ڕابگری بیپچڕێنی لێخوڕینەکەت بۆی ئەو شتەی هەڵبگریەوە کەواتە یەکەم ڕاستە. دووەم Die Geschwindigkeitsregelanlage Tempomat aktivieren möchte. کاتێککە دەمەوێت تعدیل سرعە سیارەی بخەمە سەر تعدیل سرعی دەبێت لێخوڕینەکەم بپچڕێنم نەخێر. سێمیان Wenn ich merke, dass meine Konzentration nachlässt. کاتێککە هەست دەکەم کە تەرکیزم نامێنیتن بەڵێت تەواوە. بۆیە یەکەم و سێم لێرەدا تەواوە. جەماعەت یەڵا محاولە بکەن بیگەێنە 50,000 لایکی وەختمان نەمایە 10 دقەمان مایە سوپاسان دەکەم. پرسیاری دواتر Sie fahren bei Dunkelheit innerorts لە کاتی تاریکیدا لە ناو شاردا لێ دەخورین. Entgegenkommende Fahrzeugführer warnen Sie mit der Lichthupe. ئەو ئۆتۆمبیلانێک کە بەرامبەرم دێن فولایەتم لە بۆ لێدەن. شۆفێرەکان فولایەتم لە بۆ لێ دەدەن. Was kann das in dieser Situation bedeuten? ئەرێ لەو حاڵتەیدا ئەوە بە مانای چ دێت؟ یەکەم mein Fahrzeug blindet entgegenkommende Fahrzeuge. دەکرێت گڵۆپەکەی من بەرز بیتن لە چاوی ئۆتۆمبیلی بەرامبەر شۆفێری بەرامبەر بداتن. تەواوە. Ich habe vergessen das Abblendlicht einzuschalten. لەوانەیە لە بیرشم کردویتکەوە گڵۆبی سەرشی پێ بکەم. تەواوە. Ich sollte das Fernlicht einschalten. بە مانای ئەوەی دێتن ئەمن دەبێتن فولایەتی پێ بکەم نەخێر. کەواتە با بڕۆین. Was ist beim Abschleppen zu beachten? کاتێککە سیارەی ڕادەچێشی ئاگاداری چ دەبین. Der Abstand zwischen den Fahrzeugen darf nicht größer als 5 Meter sein. بینی خۆم و ئەو ئۆتۆمبیلەی کە لە دوو خۆم ڕادەچێشم نابێت لە 5 مەتری زیاتر بیت. تەواوە. دووەم Abschleppseil یاخود Abschleppstange muss deutlich gekennzeichnet sein. ئەو پەتەی کە بەکاری دێنی یاخود ئەو شتەی ئامرازەی بەکاردێنێ لە بۆ ڕاکێشانی دەبێت لە ناوڕاستی ئاماژەیەشی پێ بکەیت بۆی کە بەرچاو بیتن دیار بیتن. تەواوە. Motorräder dürfen nur mit fester Verbindung abgeschleppt werden. زۆر کەس غەڵەت دەکات لەوەی دەرێ ماتۆر تەنها کاتێککە تند قەیمی بکەی ئەو کاتی لە بۆ تەیە ڕای بچێشی. ئایا جەماعەت ماتۆری لە دوو خۆ ڕادەچێشی یاخود ماتۆری ترانسپۆرتیان دەکەی کەواتە ماتۆر ڕاناچێشێتن وەکو چوارتایە بیتن دووتاییە بۆیە لەو حاڵتەیدا وەڵامی سێم غەڵەتە. پرسیاری دواتر Sie mussten nach einer Reifenpanne das Notrad montieren. ئەتو تایەت پەنچەر بووە ئێستا تایسپێری دەخێسەر. Was ist bei der Weiterfahrt verboten? بۆی بەردەوامی لە لێخوڕینی تایسپێر خسە سەری ئێستا کە لە سەری لێ دەخوری لەسەر تایسپێری چ شتێک مەمنوعە. Schnell als 80 km/h zu fahren. مەمنوعە زیاتر لە 80 کیلومتر لە کاتژمێرێکدا لێ بخوڕی. تەواوە. دووەم mit dem Notrad länger als unbedingt erforderlich zu fahren. زیاد لە حەدی پێویست ئەتو لە سەر تایەکەی لێ بخوڕی ئەوەش مەمنوعە نابیتن. تەواوە. Person mitzunehmen خەڵکی لەگەرە خۆ ناتوانانی سەربێخی ئەویان غەڵەتە. کەواتە بەس یەکەم و دووەمی ڕاستە. پرسیاری کۆتایی Sie fahren mit 100 km/h auf eine Straße außerhalb geschlossener Ortschaften. خێرایی 100 کیلۆمەترە لە دەرەوەی شاردا. Vor Ihnen fährt ein LKW mit 70 km/h. لە پێشە من LKW-یەک 70 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لێ دەخوڕیتن. چەندمان فەرقە؟ 30 کیلۆمەتر. Wie weit müssen Sie bei Beginn eines Überholvorganges von einer Straßengruppe mindestens noch entfernt sein? Aha, بینە بەرچاوت ئەتو گردە کۆرەیەکت لە پێشە گردەکت لە پێشە. لە پێش ئەو گردێش LKV-یەک لە پێشە خێرای 70 کیلۆمەتر. ئەتو نزیک دەبیەوە دەتەوێت بە پێش LKV بکەیەوە خێرایەکە 100 کیلۆمەترە. کەواتە دەبێت بەلای کەمی لەو گردەی چەند دووربین بۆی کە بتوانین بە پێشی بکەوینەوە 800 متر. ئۆکەی ئەوە وەڵامە ڕاستەکەی. جەماعەت لایکی شاشە بکەن یەڵا هەمووتان لایکی شاشە بکەن بێکەوە دەرەنجامەکەی جارێک کەشف ناکەین. دەرەنجامەکەی جارێک کەشف ناکەین یەڵا خێراکەن لایکی شاشە بکەن جەماعەت دەی سپاسان دەکەم لایکی شاشە بکەن. گرنگ ئەوەی سوودی لێ ببینن ئەگەر ئەو برا ئەفغانیانە ئەو خوشک برا ئەفغانیانە شاتینە سوودی لێ ببینن. ماشەڵای بەگەروەبی کوردەکە لەکوێیە کوردەکە بۆ نایەت کاکە. Mega cool tan like können.
ئەریکاکەوەی گوتیتی هەمووتان لایکن یەڵە جەماعەت لایکن دەستێ شما دەرنەکۆن زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بی. Ihr seid alle herzlich willkommen. Ob ihr Kurde seid, ob ihr Afghani seid, ist egal. Hauptsache, dass ihr versteht. Hauptsache, dass einen Vorteil für euch gibt. Mehr will ich auch nicht haben. كورة بس من لايك دك سباس خوش كي بارز داي جماعت كوا لايك كانتان بابروات لايكي شاشة بكن هر خوش كبرايكيش كبيوتن بوشي عزا بوش شرح بكم اما تزگل للايفا كان كورسي تايبت شمان هيا بتايبتي استان ناونوسين كراوية لبو كورسي داهاتو لباش بازي مانگو دست بيدكين يعني لحفتي داهاتو دست بيدكين ان شاء الله هر كسك ويسي دتوانيتن نامي بنيريتن لبو بيجي ياخو لبو واتسابي اما پرسیار وەڵامەکان یان ناوی دەنووسین لە بۆ کۆرسەکەی و هەموو پرسیار وەڵامەکانیشی شەرح دەکەین لە بۆیان ئینشاءڵڵا. دەی جەماعەت بیگەینە 45,000کەی جارێ بیگەینە 45,000کەی بۆ ئەوەی کە تەمەشای وەڵامەکەی بکەین تەمەشای ئێرگیبنیسەکەی بکەین یەڵا. Ich verstehe Kurdisch, aber ich kann nicht sprechen. Super, kein Problem. Hauptsache, dass du verstehst. Wenn du verstehst, du bestehst. كاتك تيدقي نازح دبي دلنيابة. Auf YouTube haben wir nicht, also das, was wir jetzt gelernt haben, das kommt auch auf YouTube, okay? Ich habe schon aufgenommen. Das seht ihr auch, inshallah, in den nächsten Tagen auf YouTube. بالضبط. Wer versteht, der besteht. Der جماعت با تمشي أبقى بكين. بسم الله. باشا جماعت Prüfung bestanden. Inshallah أول نتيجة هر هموتان دبيتن. باشا Inshallah نتيجة هموتان دبيتو و سركوتوش دبن. Auswertung ansehen. Jetzt بسيارك ما غلطة. Nachher 30 Fragen richtig, 0 Fragen falsch. Inshallah هميشا أو هذا تان بينين دڵنیابن گەر لەگەڵمان بن بەتایبەت کاتەکە بتانەوێتن بەو شێوازە ئەو نەتیجەی بینن ئینشاءڵڵا بەشدار بن لە کۆرسەکانمان لە کۆرسەکان هەموو پرسیارەکان بەو شێوازە شەرح دەکەین ڕوون دەکەینەوە ئەوە بەو شێوازەش ئینشاءڵڵا نەجاتان دەبیتن لە ئیمتحانی. ڕێز و سڵاوم قبول بکەن ئەوە لایڤەکە بە کۆتایی پێبێتن.